ئەگەرچی حکوومەتی هەرێمی کوردستان ماوەی 3 مانگی دیاری کرد بۆ ئەوەی کۆمیسیۆن و لایەنە پەیوەندیدارەکان ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکانی داهاتووی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێم بکرێت، بەڵام تا ئێستا هیچ ئامادەکاریەکی پێویست بەدی ناکرێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردنەکان. ئەندامێکی مەکتەبی هەڵبژاردنەکانی یەکێتیش لە هەولێر دەڵێت مەحاڵە بتوانرێت لەو ماوەیەدا ئامادەکاری بۆ هەڵبژاردنەکان بکرێت، چونکە بە جۆرەی قانون هەڵبژاردنەکان پێویستی بە 6 مانگ هەیە، هەروەک پێویستی بە بودجەیەکی زۆر هەیە کە بۆ هەر دەنگدەرێک $10 پێویستە. بەڕای من ئەوە کارێکی مەحاڵە، چونکە بە پێی بەرنامە نێودەوڵەتیەکانیشا کە لە کاتێکە بتەوێت هەڵبژاردن ئەنجام بدەیت بەلایانی کەم 6 مانگت پێویستە لەو ڕۆژەوەی کە بڕیاری لەسەر دەدرێ و لەو ڕۆژەوەی کە بودجەی بۆ دادەنرێ. پرۆسی هەڵبژاردنیش بودجەیەکی زۆری پێویستە کە بۆ هەر دەنگدەرێک $10 پێویستە. واروایە یاسایەکی دیاریکراویشی پێویستە بۆ ئەوەی هەڵبژاردنی لەسەر ئەنجام بدرێ. بە پێی ئەوەشە پێویستە ئێمە تۆمارێکی دەنگدەرانی پاکراومان بۆی هەڵبژاردن ئەنجام بدەین. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش هەر سەبارەت بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەڵێت تاکە ڕێگە بۆ چارەسەرکردنی کێشە هەڵوەسراوەکانی هەرێمی کوردستان و هێنانەدی ئاشتەوایی سیاسی لە نێوان حزب و لایەنە سیاسیەکانی کوردستان هەڵبژاردنە، بەڵام بەهۆی تۆماری دەنگدەران و بوونی تەزویر لە دەنگدان ناتوانرێت لە ئێستادا هەڵبژاردنێکی پاک لە هەرێم بەڕێوە بچێت. بەداخەوە تاکو ئێستا قەت ڕۆژێک لە ڕۆژان پرۆسەیەکی دیموکراسی نەبووە. ئێمە لە ساڵی 92 تاکو ئێستا تەنها 4 هەڵبژاردن کراوە، ینی 4 خوری پەرلەمانی هەبووە لە کاتێکدا دەکرا زیاتر بێتن. ئەوە یەکێکە لە گرفتەکان لە هەرێمی کوردستان. ئێستا لە ئێستادا باسی پرسی هەڵبژاردن پرسێکی گەرم و گوڕە لە هەرێمی کوردستان. بەڕاستی من لێت ناشارمەوە وەکو بزوتنەوەی گۆڕان 100% لەگەڵ پرۆسەی هەڵبژاردنین، لەبەرەوەی پرۆسەی هەڵبژاردن یەکێکە لەوەی تاکە حەلە چارەسەری کێشەکان بکاتن. لە ئێستادا هەوڵەکانی حکوومەتی هەرێم و کۆمیسیۆن چڕ کراوەتەوە بۆ ئەوەی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان پێش هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقی بەڕێوە بچێت کە لە مانگی ئایاری ئەم ساڵ وەکو بڕیاری لەسەر دراوە ئەنجام بدرێت، بەڵام تا ئێستا هیچ هەوڵێک بۆ ئەو مەبەستە سەرکەوتوو نەبووە و نەیتوانیوە ئەنجامی خۆی بپێکێت. ئەوەش بەهۆی قەیرانی دارایی و پاک نەکردنەوەی تۆماری دەنگدەران و کێشە سیاسیەکانی کوردستانەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.